حمله خوبك گلین خوبرده کزین خوشک دابچین دهوکی شر دلا دم باش بینرین هجا خوشتویل هر جهه که هین بینری آمد کن هر به هلکفت تا 44 سالیا پارێزگه بونا دهو که کرنوالا ایکی یا دهو که هات گیران افروکه ام ده روژا دوی داینه ده وی کرنوالی دا جبوی و گوهاستنا هندک دیمنا جوی کرنوالی بینر بن جبوی اوه خلکا تایبت خوبك گلین خوبرده کزین خوشک دابچین دهوکی شر دلا كيف ما بهندك نوفاتيتن الدهوكي بجين جهه خوكري تجي كشوانا وك روجنا مافان جاري دهوكي چه بينا سايكل دف بياري هيا دهوكي طبعا ايش وان بواجرايا ياس نشم درجه جيبي دهوكي بقاتينم تشتش خرجون تر ياس دهوكي دبينم اوكو اف بيج فيجيانا آييني و بيج فيجيانا نتوايتي اول دهوكي هي راست الكردستان خري هي بس دهوكيش همي جهه بيسترا هكو خالتي بحسي في بيج فيجيونت يات اسوك ودهوكياج خو سربلند بينم جلا كيفهم بفيتتن چکو سرانسری دنیای کار بو چندت کن احتمال اف دولت زلهز دنیای جی نشیای نب همی هزاخو و پیج و جیانال دهوکی هیل ولاتت خو پیدا کن. والله امرو وابزنم شایعه کی بلین هر پارکی کی عامه همو گروپا کن. اتر دوینش بس تابلو کام بود هر گروپا کن تابلو خوان عرض کرد. چند خوش بود اما هوازانی هنده و پشکداری کن کرنوال دهوکی دا. زور طبعا زور خوش بو لا ولاتي خومانا لا جروبي همو شاركان باش دارن اتر خوشة يعني هستكي أبين ب ولاتي كيني ودولتي دهوك دلقيرة جوانا يعني جوانا يعني مرتاحي لدهوك بالله بالله باش بنا سواس بخورا سروكي فرقي كركوكي من بالله بالله بجاري واتشون بولا كرنفالية كمي دهوك والله زۆر خۆشحاڵین بۆ یەکەم جا بەشداریکەین لەم کەرنەڤاڵە شاردووە بەڕاستی کەرنەڤاڵێکی زۆر خۆش بوو پێشکەوتوو بوو جێشانازەیە ماوەکو تیپی ملی برایەتی لاوانی کەرکووک بەشداریمان کردووە لەم فستیڤاڵێ ئەندامانی گرۆپەکە هەر هەموو خەڵکی کەرکووکن هەر هەموو خەڵکی کەرکوو وە لە هەر چوانەتەوە کە کورد و عەرەب و مەسیح و تورکمان جاری یەکەم کە بە ئەندامانی گرۆپ وتی کەرنەڤاڵی دهۆک بەشداری یەکەین ڕای ئەوان چوون زۆر دڵخۆش بوو بەڕاستی زۆر دڵخۆش بوو لەبەرەوەی بۆ یەکەم جار بۆ هاتم بۆ شاری دۆک شارەکانی کەی کوردستان ڕۆشنە بەڵام بۆ وەکو یەکەم جار بۆ شاری دۆک زۆر دڵخۆشم بۆ شتێ باشاریە مانە بەڵێ باشاریە چەند کەی خۆشنە بگەتی باشاریە پشکداری کەرنەڤاڵی دهۆکێ بووی كيف ما قال لك تكون بشكدارين دبي كرنفال دا وببجارة إيك الكردستان في كرنفال تتا جيران وأزقلك بكيف خوشم. دهين شيء بشكدارية كان أفرو. أم دلو حكي بشكش كينا جوتيارا. بجدارية هواء كرنفال دهو كده شوانه بو. والله قال لك زور باش بو. وتشتكي قال لك جوان بو وعف بارزقانه كي
يعني رجع بارزگاه ام گل کی پیک کیف خوش بون و مجی ما برنامه کی خب پیشکش کر شویدی و ایرو ام ترونشتینا ام داری توات برنامه به ام سحکنا وانا اندامت گروپ هوا چند به خوش بون بو و بجداریه بشکداریه گلکی کیف خوش بون و يعني دخوازن هما وكي قلتي هر دمي تشتيها هبي وافكار نوالات تشيببن و يعني ناي وصفدان قلتني انه تشتاقو تشيبو ايرو ودو کوردستانی ڕۆژهەڵاتە ئێرانە گروپی شاری سنە هین چند به خوشن کرناوال دهوکێدا ئێمە زۆر هەست بە خۆشی ئەەکەین لەم کەرنەواڵەت بەشداریمان کردووە هەروە پێشووتریش لە کەرنەڤاڵی کەلتوری گەلانی گەرمیان بەشداریمان کردووە هەموو شتێک دڵخۆشیە و هەستەکەین شتێک عەرزە بکەین کە مایەی سەرەفرازی بێ بۆ کورد و کوردستان هەر هەموو چوار پارچە یەکێکن هیچ جیاوازێک نییە هەموو کورد و کوردستانی جوانە گەنجانی ڕۆژهەلاتیش پشکداری بکەن لە نەو ویستاڤالانەدا کە ئەنجام دەدرێت تۆزێ محدودیت و شت هەیە هەندێک شت هەیە بەس ئێمە هەموو بە دڵ و حەزەکەین لە هەموو فستیواڵێکە هەموو جەشنوارەکانی بەشداری بکەین بەس دهۆکیش ئیهمالی کوردستانی ڕۆژهەلات نەیکردووە نا دهۆک زۆر مهمان نەوازی و زۆر بە گەرمی پێشوازی لە هەموو گروپەکان کرد و بەڕاستی بە ڕێکوپێکی ئەم فستیواڵە بەڕێگە زۆر بەخێر بێن سەر و سەرچاوم سپاسی قەناتی NRT وشتەکە یادی جوانیا دوکی جوانیا که دیاره یعنی خلقی خرزانی تکو مروف هر دو چیایت کلیا فرعینی و کلیا شدایت بینید تل چی را دنیای بینید و زانی اوه دوکه نشانه که گلک و جانه و دیمنه که گلک جانه دایوی باجری تا بحث جانیا دهوکی کرد تا جانیا دهوکی ات کرناوال ایکی بجین پارێزگه بونا دهوکی دا دید اب خو تشتکی گلک سروشتیه هر کاری که بجارایی که بتکرنده که مکاسیت دا هبن حتی رده کی باش بو بس گلک که مکاسیجی هبون از گلک گشبینم کد سال دهاتی دا بیتا کرنوالا دوی بیاسیه او که مکاسیجی هدی نامینن دف شکل که گلک جوان تکرن بس یا دیاره هر کاری که دست پی که بجاره ای که بتکرنده که مکاسیت دا هبن او جی بهنده ود گرید کد بیتن لجنا آماده کار هزرت همی کار دا نکر بیتن بس سال بو ساله از گشبینم کد باشتر لیتن از بارم هر دم مروف ارمانجا که بدانید و او ارمانجی خاص تا یا ملتی بیت یعنی جه هولاتی بیتن از بارم او ارمانج دی جه خوکن چون که هر دست پیکا و کرناوال بیروکه او یعنی فکر او چه درکد گازندت هولاتیا گازندت کرن کل دو که ولاتیا که هید وان بیروریت مازنده اشبه هندجی ما وكل بين قلوا غازندت وان كرنت برنامج خدا ما كرنا بلان او جي بريكا كرنفالا كي هل بجارتنا كرنفال ما بس به او بود كود كرنفال ده همين رنگت يت تاخد چين جواكي تدا بجدار بن او بجدار يا هجي براستي لما ما كرنفال هل بجارتي ما است بودانا ديستان محور بودانا است نتوي بو محورت و کلتوری جواکی آبوری بون دیتنا ما کری که خواسته خلکی بو فعلا بو ما دیار بو اللي فيه خواسته اگر هاتو تو تشتكي الاست فياناوي الاست خواستاوي الاست دیتناوي بشكش كي حضوراوي دي جلكا ايجابي بيتن وش بهندجي حضورك جلك باش رجائي كده هات افروجي فيديو نخوش تمد بينين جوشك جلك جوانيتين امیدواریم که همشیا بین یعنی اگر 10 صدیجی او ارمانجت مبوداناین تحقیق بین چون ارمانجت وید ایکی او بون جوش خوشی بگین حوالاتی پرزگاه دو که زیدباری و روی جوان باجر دو که بگین جهانه گلو ایکی دا وی گهاندنا هر چهار پارچه کردستان ایک کرنوال دا وک گنجک تیپا دهوک دا یا هنری بجین تو چند یک کیف خوشید کرنوال افرو کده خودی از گله کیف خوشم میاشم و جرا یکی کرنواله که وصل دهو که دیده گران یعنی کیفم گله وقت تیپا دهو وقت از کیفم گله که هاتی کو کرنواله که وصل مازن کو چندین تیپن هنری وری باشداری وی کرنواله چندین هنرمندش در وی ولاتی وش ناف خوی ولاتی ماشی باشداری وی کرنواله سیتش تا که جوان و هیویت که اینجی بردام بنف کرنواله شوی که باشتر هش بجین و
تیپین دیترین هنری نیاسینی پتر لهات ناف برا هوا دا بجینش سلیمانی هولیره کرکی که تأكيد دواساوي بشتي كاس بيت امي وانت دزيدتر هفنياسينا براتا ويدا تشي بيت هفنياسينا بين فرقات تيباتا وتيباوي دا دزيدتر لي صاد الصاد او دفي كرنفال جراستي تشتي هر اگرين دف ما بو ما بتر يكو دنياسي چندين تيپ دي تونري مدي تو نو جرا يك بو ما يكو ديد بس نياسينا گلك باش پیدا بنا برما وان لسليماني وهاجين بله بخیر بین بوسلوک ممنون زۆر دهوک چۆن بۆ تا ئێستا دووەک وەکو کەرنەڤاڵەکە کەرنەڤاڵێکی پێک و جوان بوو بەڕاستی بەرنامەی بۆ داڕێژرا بوو زۆر تەنسیقێکی جوان هەبوو لە بینی گروپەکان و ڕێخستنی فستیڤالەکە و شتێکی تازە بوو بەڕاستی جوانی ئەمە لە چیە مەسەلەن بەشدارکردنی دوهۆک و ئەوە سمبولێکی تایبەتی یاوە بە دوهۆک خۆی شایانی ئەو جوانیەیە کە هەموو ڕەنگەکان و هەموو شوێنەکان تیا کۆبتەوە هەموو کللتورەکان تایە کۆبتەوە ئەیهێنێ لەوە زیاتریشی بۆ بکرێت بەڕاستی بەرهەڤیین هەوە چ بوون بۆ vê کەرنەڤاڵی ئێمە تابلۆیەکمان هەنا بوو تابلێکی هوەری بە ناوی گوڵی خوێناوی بۆ بەشداریکردن لەم فستیڤاڵەیە ماوەکەی 30 دقەیە ئەندامێت گرۆپی چەند پێ خۆش بوون بۆ vê پشکداریە دوی کەرنەڤاڵیدا زۆر خۆشحاڵ بووین خۆشیەکەی بێزگەلەوەی کە بەشداریمان کرد لەم فستیڤاڵ لە دووەک خۆشیەکەی وەیە چەندین گروپی تری هوەری و چەندین هوەرمەند و چەندین استرانبێژ و هەمومان پێکەوە لە یەک جێگا کۆبینێتەوە یەکە بینین و نمایشەکەین و حتمان زۆر هاوڕێتێکی زۆر خۆشەوە ئەم شەو بۆ نمونە ئەم شەو میوانی گروپی دهۆک بووین لەگەڵ ئەوان بووین تا درەنگەکانی شەو زۆر خۆشحاڵ بووین زۆر سپاسیانەکەین سپاسی شعوریانەکەین زۆر بەخێر بێن بۆ دهۆک زۆر سپاس بۆەوە زۆر مەمنون قوربان کەرنەڤاڵی یەکەمی دهۆک چۆن بوو وڵا زۆر خۆشە یوادارم ئەم کەرنەڤاڵە هەموو ساڵە بکرێتە لە شاری دووەکی خۆشەویست ئێمە مەگەڵ گروپی هەڵپەرکەی کەرکووک برایەتی کەرکاتنی بە شاری دووەک زۆر دڵخۆشی لا جەماعەتی دووەکەین بۆ یەکەم جارە دێنە شاری دووەکەوە کەرنەڤاڵ لە دووە بووم ئێمە مشارەکەمان کرد لە هەموو فستیڤالێک بەزەمە یەکەم جارە فستیڤال لە دووە بکرێت زۆر خۆشە لە دووەکە دهۆک چۆن بۆ بەگەشتی وڵا زۆر خۆشە هەر لە هەموو ڕۆشنبیریەوە لە فەنان لە هەموو هونەرمەندانەوە زۆر ڕێز و احترامیان لە شاری کەرکووکی خۆشەویست گرتووە خەڵکی شاریای بەڵێ وە چه پشکداری کردی ئەڤروکە دێ چه پشکداریەکە پشکداری ئەمە دێ تابلۆ جۆتیار بتن تابلۆ جۆتیار دێ پێشکەشکەن این چەند پێ خۆش نەڤروکە فستیڤاڵەیەکی بژین دهۆکێدا ڕاستی گەلێک چونکو مە گەلێک تشتێن جیاواز دیتن تشتێن غەریمە دیتن فستیڤاڵەیەکی بوو کوردستانی بی شێوازی ڕاستی گەلە خۆش بوو جوانەجی بژین هەرێکە جلکێ خۆ هەرێکە ستایلێ خۆمانە هەرێک دەربرینش کەلتۆرە دەڤەرا خۆت کەتن هەر تیپەک جانە تۆ بژین ئەڤروکە جلۆبەرگێ خۆ نینەراتیا دەڤەرا خۆ بکەی کلتۆرێ دەڤەرا خۆ بکەی بله طبعا هەرێک نینەرێتیا جلۆبەرگێ خۆ بکات ڕاستی مەشی گەلە کلتۆری جیاوازیتن کەیفامە گەلێک پێات و ئەڤە فستیڤالە یەکەمینە بژینە کلتوری کرد تایبەتە دووەکەی ڕاستی گەلە کەیفامەوات و بۆ جارێکە پشکداری دەکەنیژی گەلک جان لەمە بچێت جیاوازمە دیتن جلۆبەرگێ کێ گەلێکیە جوان بوو خدای هەمی جلۆبەرگێت کوردینە طبعا هەرێک تایبەتمەندی خۆی هەمی جوانە مامۆستا تۆی باشی الحمدلله خۆش دەبێت بژین دیرش پۆستێدا و دیرش ساخلەمیە جارێ تو چەندی کەیف خۆشیت کەرنەڤاڵی ئەڤروکەیە دهۆکێدا ئەڤروکە کەیفەکە زۆر خۆش ئەس باوەرم هەستەکە گەلک خۆش و دوی گەش و هەوای هوسای یە دڵخۆش و دڵڤەکەر ئەف خەلکە خر بەشدار بووین ئەوی کەرنەڤاڵی خۆشیەکی قسێت لێ خەلکە دووک پشتی وان نەخۆشیە و وان گرژیە و وان نەخۆشی و ئاستانگت کەبنەتڕێکە خەلکی دە جارەواندا ئەڤروکە دی کەرنەڤاڵی دەبارە بتر خەلکی بەشدارە زۆر کەی خۆش چەند پێتەوید بینی کەسایەتیان خودان پۆستێک هیچێکش پۆستێک خۆ بێنەخان و ئەکی بژن نێزیکی هەبی ئەم هەمی مرۆڤین تڤی ئەم هەمی کاودانێ ژیانێ بژین پۆست وەختی کاریە و پشتی ئینگەش ئەم هەمی
مروفین و همی کردین و هم خلک دهوکین و ابروکه کرناوال دهوکه داریم همی بجدار بین هر جاره که از بلف کاری چم از همی گاوتوی هزر داده ابروکه چه پیشکشی خلکی کین چه آسانگ هبونه چه چاره سر کینه و برنامه مد چه اتجه بجه کرن جب خمدن ده بتر خدمت باش پیشکشی خلکی خوب کینه افروکه ده کرناوال ایکی دهوکه دا تیپت هنری جه همی کردستان پشکدار بوینه و سردانا دهوکه کریه وکی امت بینی جه هولیره جه سلیمانیه جه کرکوکه دیسان جه دوروبرین دهوکه دیسان جه دروی والاتی جی پشکداری ده کرناوال ایکی دهوکه دا کریه دیارت کتن دهوک همی رنگان ده نافخودا تکن جینیده اما وەکو گروپی تیپی ملی سلێمانی هەموو جلوبەرگەکانمان هەیە هی هەموو دەڤەرەکان بەس ئەم جلێکی دوهۆکیە حەزم کرد ئەمڕۆ لەم فستیڤالە بە جلێکی دوهۆکیەوە بم فستیڤالەکە فستیڤالێکی سەرکەوتوو بوو لە چاو ئەوەی یەکەم جارە فستیڤالێکی وا لە دوهۆکا بکرێن زۆر سەرکەوتوو بوو زۆر خۆشحاڵ بووین دوم جارمانە بۆ فستیڤاڵی یینە دوهۆکەوە شارێکی زۆر خۆشە زۆر دڵگیرە زۆر سەرکەوتوو لە ڕووی هەموو شتەکانەوانێ هیوادارم مەر سەرکەوتوو بێ پەیوەندی دروست بوو مابەینی ئێوە و خەڵکی دهۆک و هونەرمەندانی دهۆک بەڵێ بەڵێ بە تاکید وابزانم گروپی دهۆکیش دووسە جارەیەنە سلێمانی بۆ فستیڤاڵەکان پەیوەندێکی کۆنتاکتێکی زۆر باشمان هەیە لەگەڵ گروپی دهۆکە جارێ تو زارۆکینیە بژین سترانبێژ بوویتە سترانت گوتن gelek jara pişikdarî bijîn konserta û vê çendê Angul ser hejêkirina dihokê tu mazin bûyî dihokê çi taybetmendî li defte heye Bi rastî hindî ez bêjim bu dihokê ji bu dihokê çunku ji cê ji dayikbûna min e dihok nayet asfkirin li def min dihok yanî gelek amazin el def min Kernavalê êkê her çende bijîn cara êkê jî bû te çi têbînî li ser kernavalî hebûn Li têbînî wek giştî bi rastî şîwekê can hate pêşkêşkirin li pîçek gelek bo bixafse pîçek نهی تفاهم نوینا کسی دانه ما ریکوپیکی آنه ما نوینا جمهوری و استاف شکاری دا لیاوشی چه ببو و انشالله هم بشین بریکا هزرین خوین در هنانه بشین کارین باشتر بکین آب دو که کردستان ماستر لیب کین تشتی جان هرچنده هشتا زیجی بس گله کد ناف خلکی داد بیت جی گهله بیتن اوه کرنوال ایکیا بو سالابه دی باشتر بیتن هر نوکه بیجین خلکیت بیجی بو سالابه هتن دی باشتر بیتن تجی اف هزره کرد از بارم ما هر نوها هم هزرت کن تدا چونکه وقتی ما کلی هجمار ایک اوه یعنی آرمان جل پیش صینیت بیجن الصد خطوه ایکی دست بی بکر و ما خطوه ایکی دست بکر الحمدلله جه خوشحالیه بو که وقت بیجن پیشوازی که باش روی خلکی واقع کردن چون ایکش بنمایت میاد کاریان قیامت میاد کاری و کره بری گشتر روشنبری هنری او بجداری خلکیت پروژه مداب رنگی کی برفره او بجداری ها راستی بو ما خوشه که مازن دتمه چون سرفرازی و بختوری هر ملتی که او وقت سازیت حکومی سازیت دستالات و جماور گلک نزدیکی یک بن یان جیبشین دراسات سایکولوژیت یا جواکی و حوالاتی بکن الگوریوی برنامه خوب دارجن از بارت کم دی ویان و حز و جوانی دی توی که دا پیدا بیتون و همی پیک و دشین چون که وقتی خلق بجدار بیته دا تو دشی شری یه روشنبیری و شری شهرستانی جی و باجر خو گشکی بخوش بوین و دوباره دست سپاس به هاجی و برنامه قشنگ اسم متابعت کم برنامه که گلک خوشه دو ماهی که جی ده بیجین جبرکو جارا ایکی بویا بفیرنگی هنه کو کرنوالا که بفیرنگی هنری آمازن ل پاریزگاه ها ده که بیت گیران جبر هنده خلک کی به گرمی پیشوازی لوی کرنواله هنه کر پیویا هنده الدم بهتن و الهلکفتن بهتن پتر به ریکا هنری ایش و آزار و شیان و کار و کریارن هر جهه کی تدا بهنه دیار کرن این اربن بو خلکین بهتن خدا هاری کارو پشتوان بیتن دوباره پیروز بیتن 44 سالیا پارێزگه بوونا دهۆکێ
دلا خوبك گلین خوبرده کزین خوشک دا بچین دهوکی شر دلا